ڕێز و سڵاو بەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی یەکشەممە سەرتاش سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری شنۆ، کۆبوونەوەی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی تاران لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، دەرکردنی شیرین سەعیدی پشتیوانی کۆماری ئیسلامی لە زانکۆی ئارکانزاس و کوژران و برینداربوونی 10 کەس لە زانکۆیەکی ئەمریکا. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بە سەرکراوی خەڵکی شاری شنۆ. بە پێڕاپۆرتەکان کەیوان ڕەسوڵی ئازەر هاوڵاتی خەڵکی شاری شنۆ سەرەڕای تێپەڕبوونی 11 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی سێشەمە 11 سەرماوەزی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی دڵاعاتیە و شارە بۆ سەرماڵەکەی بە بێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شانی باسەوە و شارومەندە پاش دەست بە سەرکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. کۆبنەوەی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی تاران. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی تاران دژ بە خراپی دۆخی ژیانیان لە خابگاکان و هەروەها نەبوونی ئەمنیەت کۆبوونەوە. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون، خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە ناکارەمەی بەرپرسانی ئەو زانکۆیە و هەروەها ڕێکخستنی ڕێپێوانێک دژ بە بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە دۆخی ژیانی خوێندکاران لە خابگاکان، لە سەرەوەبوونی نرخی خواردنی سلسرویس و لە خوارەوە بوونی کوالەتی خواردن، گوشاری حراسەتی زانکۆ بۆ سەر خوێندکاران و هەروەها نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی ناڕازیان دەربڕی و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە لە ئەگەری بەردەوامی کێشەکانیان بەردەوامە بن لە کۆبوونەوە و ناڕزایەتیەکانیشیان دەگەێنە هەموو زانکۆکانی دیکەی ئێران. ناڕزایەتی بەندکراوانی بەندی سێی زیندانی ناوەندی کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی ڕاگیراو لە بەندی سێی زیندانی ناوەندی شاری کەرەج دژ بە گواستنەوەی 6 بەندکراوی مەحکوم بە ئێعدام بۆ ژووری تاکە کەسی مانیان لە خواردن کرد. بە وتەی سەرچاوەگادارەکان بەرپرسانی ئەو زیندانە بە مەبەستی سەرکوتی بەندکراوانی مانگرت و هەڕەشیان لێیان کردووە کە دۆسیەی نوێی قەزایی بۆ ناڕازیان ساز دەکەن. بەڵام مانگرتووان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە کاتێکدا ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی لە ناوبردننی دەنگی ناڕزایەتی خەڵک و زیندانیان ڕۆژانە ژمارەیەکی زۆرتر لە هاوڵاتیان لە سێدارە ئەدات، هیچ کات لە بەرامبەر ئێعدامکردنی هاوبەندیەکانیان بێدەنگ ڕاناوەستنەوە ئەبەردەوام ئەبن لە ناڕزایەتی دژ بە دەسەڵاتی ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی. ئازادی بەندکراوێکی دیکەی دۆسیە یەکباتان بە دانانی بارمتە. ڕۆژی شەمە 22 سەرماوەزی 1404 هەتاوی ئەمیر محەممەد خۆشێغباڵ لە بەندکراوانی دۆسیە یەکباتان بە دانانی بارمتەی 5 ملیاردی ئازاد کرا. بە پێڕاپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراوی دیکەی هەمان دۆسیە بە ناوەکانی عەلی ڕەزا بەرمەرز پورناگ و عەلی ڕەزا کەفایی بە دانانی بارمتەی 5 ملیاردی لە زیندانی ئێڤین ئازاد کرابوون. بە وتەی پارێزەران کۆمەڵێکی دیکە لە زیندانیانی ئەم دۆسیەیە بەهۆی لە سەرەوەبوونی نرخی بارمتە و نەتوانینیان لە دابینکردنی هێشتا لە زیندانە ماونەتەوە و لە ڕۆژانی داهاتوودا هەوڵی ئازادکرانی ئەو بەندکراوانەی دیکەش دەدرێت. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانخەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 زیندانی بەناوەکانی فەرشید سەگوەن، هەمزە سەرلەک، کاکا موراد جافەری، عەزیز عەلی مورادی و حەسەن تورکی بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانەکانی ئەلیگودەرز، یاسوج، دێسفول، کرماشان و نەهاواند لە سێدارە دراون. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناسناوی غوڵام سەلجوقی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی ناوەندی شاری هەمەدان لە سێدارە دراوە. مانگرتنی نازم بەریهی لە زیندانی شەیبانی ئەهواز. ڕۆژی هەینی 21 سەرماوەزی 1404 هەتاوی نازم بەریهی بەندکراوی سیاسی و ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز
دژ بە نایاسایی بوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. بە پێی راپۆرتەکان بە پرسانی ئەو زیندانە بە مەبەستی گواستنەوەی بۆ ژووری تاکە کەسی بارەها ئەو بەندکراوە سیاسیان بانگێش کردووە، بەڵام ناوبراو لە بەندەکەی نەچوەتە دەرەوە. شانی باسە و هاوڵاتیە ئاماژە بەوە دەکات کە کاتێک جاری پێشوو بەهۆی بەڵێنی بەرپرسان بۆ ڕوونکردنەوەی ڕەوەندی دۆسیەکەی و کەمکردنەوەی سزاکانی وازی لە مانگرتنەکەی هێناوە، بەڵام بەرپرسانی دەزگای قەزایەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی نەک تەنیا بەڵێنەکانیان وەدی نەهێناوە، بەڵکو گوشارێکی زۆرتریان خستوەتە سەر ئەو زیندانیە و بنەماڵەکەشی. دەرکردنی شیرین سەعیدی پشتیوانی کۆماری ئیسلامی لە زانکۆی ئارکانزاس. بە پێی راپۆرتی نیویۆرک پۆست، شیرین سەعیدی بەڕێوەبەری پرۆگرامی لێکۆڵینەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی ئارکانزاس و مخالفی دانانی سوپای پازداران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکان لە پۆستەکەی دوورخرایەوە. بە پێی راپۆرتە، سەعیدی تۆمەتبار کراوە کە بە کەڵک وەرگرتن لەسەر بەرگی فەرمیە و زانکۆیە بابەتێکی بە مەبەستی بەرگری لە دیکتاتۆریەتی کۆماری ئیسلامی بڵاو کردوێتەوە. بەڵگەنامەکانی و چالاکیانە لەلایەن ڕێکخراوێکەوە کە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ لێبوردنکارانی ڕژیم دامەزراوە پێشکەشی زانکۆکە کراوە. کوژران و برینداربوونی 10 کەس لە زانکۆیەکی ئەمریکا دوایین هەواڵ. بە پێی زانیاریەکان، شەوی ڕابردوو بەهۆی تەقەی ڕاستەوخۆی کەسێکی نەناسراو بۆ سەر خوێندکارانی زانکۆی براون لە ئایالەتی ڕۆد ئایلاند 2 کەس گیانیان لەدەستدا و 8 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی وێنانی کە بەدەستێمە گەیشتووە، خوێندکارانی ئەو زانکۆیە لەلایەن کەسێکی نەناسراو کە هێشتا لەلایەن پۆلیسیە و ئایالەتەشەوە دەست بەسەر نەکراوە، دەستڕێژی گولەیان بەسەردا کراوە و بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بریندارانی ئەم ڕووداوە پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە هەوڵی ڕزگارکردنیان دراوە، بەڵام دۆخی چەند کەسێکیان لە خراپیدایە و ئەگەری هەیە کە بەداخەوە گیان لەدەست بدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان.